سال لمالا خو وینەیەکی شەهید ئیدریس بەرزانی di salvegera Koçawiya Dawiyê de dadilqîne. Hisên sala 1982 bûye pêşmerge ew behsa İdris Berzanî dike û dibêje ew ji aliyê xelkê ve pir dihate hezkirin. کابراکی سیاسی بوو کابراکی لەناو پێشبگەی خۆشەویست بوو. ژمارەی وێنە هەڵواستراوەکانی 32 دانن هەموو ساڵێک لە یادی کۆچی دوایی ئیدریس بارزانیدا هەر ساڵێک یادی ئیدریس بارزانی ڕسمەتی زیاد دەکەم لە غورفەی زیاد دەکەم. وێنەیەک لە دیواری ژوورەکەیدا هەڵدەواسێت ماڵەکەی بۆتە پێشەنگایەکی بەردەوامی وێنە و یادگاریەکانی کەسێک کە ماوەی 6 ساڵ حوسێن نامە و بروسکەکانی شاخی پێگەیاندون. من لە ناوچەی باڵک بووم ئەگەر قاغڵچیاندا بە مازە ڕاژان بە سلیڤانان بە کەرز بە بۆزی مێرگەسی بە دۆڵە چیبەر بە لۆمە بردوێن درێ حوسێن ئەحمەد ساڵی 1961 لەدایک بووە. ساڵی 1982 بۆتە پێشمەرگە. کۆکردنەوەی وێنە و ئەرشیفەکان حوسێنی کردۆتە خاوەندەیان سوپاس و پێزانین. کابرایەکی سیاسی بوو کابرایەکی عەسکەری بوو پێشمەرگەی خۆشەویست زەماوەەر خۆشەویست ئەو لەوانی هەموو قەڵسیم لە بۆزی مێرگەسیرێ لە تەنیشت کۆدۆی و لەبەر ئاوێستارت ئاوستار بە ئەو لەوەی هەموو قەڵسیم لێوەکان. حوسێن دانیشتوی شارۆچکەی قەسری باڵەکایەتیە. سەلام عەلەیکم. داوامی پێشمەرگایەتیشی لەگەڵاڵەیە. هەمانە و ژوورەی سەردەمی شۆڕشی ئەیلول هی ئیدریس بارزانی بووە. ئێرە بارەگای ئیدریس بارزانی بووە. ئەو لێرە و لە گەڵاڵا لە بەیانی 11 ئازاری ساڵی 1970 ڕۆڵێکی بەرچاوی هەبووە کە بۆ یەکەمین زار بۆ حکوومەتی عێراق دان بە مافی گەلی کووردا بنێت لە باشووری کوردستان. لە نێو سمارتفۆنەکەیدا ئەرشیفی زۆری ئیدریس بارزانی هەن. هەمیشە بۆ پێشمەرگەکان باس لە سەردەمی شاخ و ڕۆڵی ئەویان بۆ دەکات. مۆبایلەکەی پڕ لە وێنەی کایگەدیسە باڵن پڕ لە ڤیددیۆیە پڕ لە یادیاوەرەکانی کایگەدیسە لە هەر کۆبنەوەی بۆ پێشمەرگا و شتانە بەحسەکاتن زیاتر کە پێشمەرگایەتی چۆن بووە کوردایەتی چۆن بووە و چۆن ژیاون. زۆربەی ئەرشیفی تۆمارکراوی ئیدریس بارزانی لە شاخ لە گەڵاڵە بووە. دوای 9 ساڵ لە پێشمەرگایەتیش ساڵی 1970 هەر لەم دەڤەرە بوو بە ئەندامی کۆمیتەی ناوەندی پارتی دیموکراتی کوردستان. بەختیار قادۆ ڕوودا و دەڤەری باڵەکایەتی. ئیدریس بارزانی خودی ڕۆڵێکە مەزن و bi bandor di şoreşa meziniya Eylûlê de bû û bi damezrînerê Bereya Kurdistanî dihat naskirin li ser pêşniyara wî jî Bereya Kurdistanî di wê demê de hat damezrandin. İdris Barzanî li Bexdayê xwendiye piştî vegera mala Mustafayê Barzanî ji bo Başûrê Kurdistanê. İdris Barzanî jî di sala 1958 de vedigere cem bavê xwe. وەکە کەسێن نێزیکی وی بەحسا وی dikin dibêjin İdris Barzanî kesayetiyekî sade bû bi xwe xezmeta pêşmerge dikir. İdris Barzanî 31 meha yekê sala 1987 li gundê Sîlvanayê ser bi bajarê Ormiyê Rojhilatê Kurdistanê koça Dawiyê kiriye piştî serhildana sala 1991 cenazeya wî û mela Mustafayê Barzanî ji bo Başûrê Kurdistanê hat veguhestin li mezarên emiran li devera Berzan hatin veşartin. ئیدریس بارزانی لە سەردەمی شۆڕشی سێمی بارزان لەدایک بووە کاتێک کۆماری کوردستان لە مەهاباد دەڕوخێنرێ مەلا مستەفا ڕوو لە یەکێتی سۆڤیەت دەکات. بەڵام ئیدریس بارزانی کە ئەو کات چەمەنی تەنیا 3 ساڵ بوو لەگەڵ بنەماڵەکەیدا لەلایەن ڕژێمیە و کاتی عێراق دەگوازرێنەوە باشووری عێراق و لە کۆمەلگا زۆرە ملێکاندا نیشتەجێ دەکرن. دوای ئەوە لە بەغدا دەست بە خوێندن دەکات تاوەکو مەلا مستەفا لە ساڵی 1958 دەگەڕێتەوە باشووری کوردستان. دوای ئەوە دەگەڕێتەوە لای باوکی. هاوڕێکانی ئیدریس بارزانی کە پێکەوە لە شاخ پێشمەرگە بوون باستەوە دەکەن کە ئیدریس بارزانی کەسێکی سادە بووە و لەگەڵ پێشمەرگەکان لە سەنگەرەکان وەستاوە. وڵا ڕۆژ جێنابێ هاتین سەردانە چین کرد مەدید کو داسکە کات دەستەدا یە دارا هەلپەرژنی گەرکا و گیشکا وێ دیگە مەش گوتێ
من خۆ گوتی من گوتی ئەس خۆڵام دێ دەستێت خۆ برین داکە گۆ نەنە ئەو داروبارە دێوەلێتێ عالم دەستیفادەی لێکە دێ بەرێ وایە پێوێت و خەڵک دێخۆتن ێزا ئەف تشتە هەمت کردن بیک و چ داعیە لالیوی نەبوو بخۆ لە سەفرنیە بوو خۆ نانی بەڕێکرد و پێشمەرگی بخۆ لەسەر بۆ دیمیانزدەتەکردنێ دیڤەڕێک لۆ زۆر چیل و هەندرێنێ لۆ کوڕە چیل و گۆڕەزێ و گۆڕەز هەوە پشتە باڕێکایە بخۆ لە سەفرنیە بوو چاوی ئەدایە گوتێ نانێکی جوان بوو بکەن پێشمەرگەی برسینەکەن. کاتێک شۆڕشی ئەیلول لە ساڵی 1961 بەرپا دەبێت ئیدریس بارزانی ڕۆڵێکی سەرەکی دەبێت بە تایبەت لە شەڕی هەندرێن تاوەکو سەرکردایەتی ئەیلول لەگەڵ حکوومەتی عێراق گەیشتنە ڕێکەوتن و ڕێکەوتنامەی 11 ئازار واژۆکرا. بەیانە 11 ئازاری وەختی و هاتی ئیمزاکردن مەلا مستەفای ئیمزا کرد بە نیەتەکە پاکێش وەختی و لە مووسڵ لە مەقەڕێمەدای پاش هەیڤەک و تشتەکە لە پاش تەوقیع بەیانە 11 ئازار تو وەختدامە شعورە هەندێک کرد و لازمە ئەم حەزەرێ وەربگرین و هشیار بین لە دەستی حکوومەت. لە دوای شۆڕشی ئەیلول هەوڵی زۆر هەبوو بۆ پێکێنانی بەرەی کوردستانی بەڵام بەهۆی ململانە ناوخۆیەکان سەری نەدەگرت. بە چەند ساڵێک پێش ژیان ئاوایی ئەدریس بارزانی دەست پێشخەری کرد بۆ پێکێنانی بەرەی کوردستان لە نێوان حەزبەکانی باشووری کوردستان. کاکە دریس گوتی لێ گەڕێ لە بۆ من خۆم جهود صرف دەکەم بە تایبەتی دەچمە لایە کە هیچ نەگەیشتونە یەک ئەو چەند ساڵە وتی ئەمە دەچم لە پێناوی دامەزراندنی ئەو بەرەیە یەکبوونی حەزبە کوردستانیەکان لەو بەرەیە ئەوە بوو کاکە دریس کە چوو بوو گەڕاوە بە ئیجابی گەڕاوە گوتی توانیم قەنەعاتیان پێ بینم کە بەسە چیتر ناکۆچی لە مابەینی حەزبە کوردستانیەکان نەمینە. کاک ئیدریسی جوانەمەرگ یەکێک لە قەهرەمانەکان و مهندسینی ئەم ئاشتبوونەوە بوو لە نێوان پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانیدا و ئەوەل دانیشتمان کرد لە یەکی لە ئۆتێلەکانی ئیران لەوێ من و فەریدون عەبدولقادر مسودەی بەلاغی ئاشتبوونەوەمان نووسی و هەردوو بەڕێزان ئیمزایان کردەوە جەنابی مام جەلال و شەید ئیدریس بارزانی. ڕۆژی 31/1987 کاژێر شەشی بەیانی ئیدریس بارزانی لە گوندی سیلڤانە کە سەر بە شاری ورمی ڕۆژهەڵاتی کوردستانە ژیان ئاوایی کرد و لە گۆڕستانی شاری شنۆ لە تەنیشت مەلا مستەفای باوکی دەنێژرێت. دوای ڕاپەڕینی 1991 لەسەر داوای سەرکردایەتی پارتی تەرمی مەلا مستەفا و ئیدریس بارزانی دەگەڕێنرێنەوە باشووری کوردستان و لە گوندی بارزان دەنێژرێن. کۆنگرێس ئەمریکا بڕیارێکە نو